بعد معارك تحرير الموصل ارتبط اسم مدينة الموصل. لە دوای ڕزگارکردنی شاری مووسڵ ناوی شارەکە بە تایبەت ناوچەی مووسڵی کۆن بە وێرانکاری و کاولکاری بەسترایەوە. هەر بۆیە دەستپێشخەریەکەیان بریتیە لە جێڕانەوەی ژیان بۆ ناوچەکە و گەڕەکە کۆنەکانی شاری مووسڵ و نیشاندانی کەلەپول و کولتورەکان بە جوانترین و باشترین شێوە. هەندێک شار هەیە لە مەغریب بۆ نمونە یاخود شارۆچکەی تر لە حەڵەب کە هەمان شێوازیان بەکارهێناوە، بەڵام ئەو ڕەنگە شین و شێوازەی بەکارمانهێناوە تەنیا پەیوەست نییە بەو دوو وڵاتەوە، بەڵکو ئەوە شێوازی تەلارسازی کۆنی عەرەبی و ئیسلامیە لە ڕووی ڕەنگ و شێوە. ئەو بیرۆکەیە لە مەغریب و تورکیا و هەندێک وڵاتی تر هەیە و شتێکی زۆر جوانە و بۆتە هۆی جێڕانەوەی دڵخۆشی و زەردەخەنە بۆ سەرلێوی منداڵەکان و دانیشتوانی ئەم گەڕەکە جوانە. کاتێک خەڵکی ڕۆیشتن چۆلەکە و باڵندەکانیش ڕۆیشتن بەهۆی ئەوەی هیچ هێلان و خۆراک و ئاوێک نەمابوو. دەستمان کرد بە بنیاتنانەوەی ئەم هێلانانە بۆ ئەوەی باڵندەکانیش هاوشێوەی خەڵکی بگەڕێنەوە بۆ ناوچەکە.